لكوتاي سورة أحزاب بآياتك هرچی خەڵکێک کە مەسئولیەت و ئەرکێکی پێسپێراوە و خراوەتە سەرشانی لە ئەمانەت هەمووان دەخاتە ژێر ترسناکێکی زۆر زۆرەوە کە دەفەرموێت ئنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. ئێمە ئەمانەتمان خستە سەرشانی ئەرز و ئاسمان و کێوەکان، هیچ یەکێک لەم سەیانە نەیانتوانی بەرگەی ئەمانەت بگرن کە بکەوێتە سەرشانیان و جێبەجێیکەن و هەڵی نەوەشێننەوە، حەقی خۆی پێ بدەن. بەڵام لەبری هەموو ئەوانە، لەبری ئەرز و ئاسمان و کێوەکان مرۆڤ ئەمانەتی هەڵگرت، وتی من ئەمانەت هەڵدەگرم، بەڵام زۆر زاڵم و ستەمکارە ئینسان و زۆر جاهیل و نەفامیشە. خۆشەویستان، ئەمڕۆ کۆمەڵگاکان بەگشتی هەموو کۆمەڵگای موسڵمانان بەدەست خیانەت و غەش و فێڵ و نادادپەروەری و خیانەتکردن لە ئەمانەتەوە دەناڵێنن. هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای گرتۆتەوە. چینێک نییە لە چینەکانی کۆمەڵگادا کە ئەمانەتی بە جوانی هەڵگرتە بێت و بە جوانی بەجێی خۆی گەیاند بێت. کە سەیر دەکەیت هەر لە دەسەڵاتدارەوە ئەو ئەمانەتەی کە لەسەر شانیەتی زۆر بە خراپی بەکاری دەهێنێت. مەسئولێک لە مەسئولیاتەکەی خۆی، مدیرێک لە دائیرەیەک، مۆظەفێک لە پیشەکەی خۆی و لەو کارەی کە لەسەریەتی، مامۆستایەکی مزگەوت و بانکخوازێک لەو ئەرکە دینی کە لەسەر شانیەتی، دکتۆرێک لە عیلاجەکانی کە دەینووسێت و لەو عەمەلیاتانەی کە دەیکات، مهەندیسێک لەم پرۆژانەی کە لەبەردەستیدایەتی و جێبەجێیان دەکات، و مامۆستایەک لە قوتابخانە و فێرگەکانە لە ڕەوزەیەکەوە بگرێت تاوەکو زانکۆ. بەخوا هیچ یەکێک لەم چینانە بە ئەرکی خۆیان هەڵناستن. بۆیە کۆمەڵگاکە بەرەو ئەو داڕمان و هەڵدێران و بە هیلاک چوونە ڕۆیشتووە. لە کاتێکە کە سەیری دەقەکانی قورئان و فەرموودە دەکەین، ئەمانەت زۆر پیرۆز و گەورەیە، ئەرکێکی زۆر قورسە لەسەر شانی ئینسان. کاتێک کە ئەمانەتێکت خرایە سەرشان یان خۆ دویستت بەدەستی بێنیت، ئاگادار بە ئەرکێکی زۆر قورسن لەسەرە، وا نەزانی خوای تەعالا لێن ناپرسێتەوە لەسەر ئەم ئەرکەی کە لەسەر شانتەوە جێبەجێیەکەی. هەر بیر لەوە نەکەیتەوە سەر و خۆت خراپە دەکا ئێمە چیمان کردووە. خوای تەعالا هەر کەسە و بە ئەندازەی بەرپرسیارەتی خۆی خوای گەورە محاسەبەی دەکات. بەداخەوە وای لێ هاتووە ئینسان لە کەس ئەمین نییە، نازانی پرس بە کوێ بکەیت. یعنی گەشتۆتە ئاستێک ئەوەی کە پرس و ڕای پێیەکەی بۆ ئیشێکی تایبەتی خۆت خیانەتت لێ یەکات، بەڕاستی وەڵامت ناداتەوە. بەڵێ ئەگەر سەیری قورئان کەین خۆشەویستان، خوای تەعالا خیانەتی ژمارەی هاتنی وشەی خیانەت لە قورئانە بەرامبەر وشەیەکی زۆر سەیر هاتووە، ئەویش وشەی خەبیثە، خوبث، پیسی و قێزەونی. هەر یەکەیان لەم دوانە 16 جار لە قورئانە هاتوون. زانایانیش دەفەرمون بەردەوام یەکێک لەو زانایانەی کە بەگشتی زاناکان کە لە ئیعجاز دەدوێن و قسەکەن دەفەرمون دایم ژمارەکانی قورئانیش ئاماژەیە بۆ زۆر پەیام و زۆر شت. خیانەت بۆ بەقەدەر بە ئەندازەی خوبث ناوی هاتووە، بۆی بزانی کە سیفەتێکی زۆر قێزەونە، خویەکی زۆر ناشیرینە، خوبث، پیسی. 16 جار هاتووە. ئەمە خیانەتیش بە هەمان شێوە لە قورئانی پیرۆزدا 16 جار هاتووە. خوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە یەکێک لە دوعاکانیە پەنا دەگرێ بەخوا لە خیانەت، لە سیفەت و خوی خیانەت، و دەفەرمێ خویەکی زۆر خراپە، هەر ئەوەندە لەناو دڵی ئینسانێکا جێگیر بوو. لێرە بەدوا بەردەوام خیانەت، چێژ لە خیانەت دەبینێت و لە ناخی خۆیان پاک نییە.
بۆیە دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة. خوایە پەنا بە تۆ دەگرم لە خیانەت. بەڕاستی خویەکی خراپە کە مرۆڤ خوی پێوە گرت. خراپە لە هیچ کاتێکا ناتوانێت دەستپاک و دادپەروەر بێت. زانایان لە تعریفی خیانەتدا دەفەرمون انتهاك أو خرق لعهد مفترض أو الأمانة أو الثقة. دەفەرمون خیانەت لە پێناسەکەی ئەوەیە کە تۆ ئەو سنوورانە ببەزێنی کە لەسەر خۆت داناوەیان لەسەرت دانراوە. پەیمانێکە تۆ وعدت داوە، دکتۆرێک وعدی داوە لەم ڕۆژەی کە خوێندن تەواو دەکا، عەهد و بەڵێنی بەخوا و بە میلەتی خۆی داوە کە ئینسانێکی ڕازگۆ بێت و ئینسانێک بێت خیانەت نەکات. دەی بڕۆ سەیری کەمڕۆ بە دەیان و بە سەدان عەمەلیاتی بێواتا دەکرێت بێسوود کەمە ئیعترافی دکتۆرەکان خۆیانە لەوانەوە دەست پێ بکەین. دکتۆر هەبوو وتوێتی بەدەیان و سەدان عەمەلیاتمان کردووە وەڵڵاهی نەخۆشەکە پێویستی پێی نەبووە. چ خیانەتێکی گەورەیە. یاری بە جەستەی مرۆڤ بکەی و ڕۆحی مرۆڤ بکەی بەس لە ئاستی کۆمەڵێک بەرژەوەندی خۆت. بۆیە ئینسان زاناکان فەرموویانە هەر کاتێک کە ئەمانەت لە ناخی مرۆڤێکە نەما و خیانەت لای بوو بەخۆ لە ئینسانیەت دەشۆرێت بەس بە دوای بەرژەوەندی و حەز و ئارەزوەکانی خۆی دەکەوێت. هەر شتێک بۆ خۆی باش بێت کێشەی نییە خەڵک زەرەرێتی یاخودنا مەسلحەتی کەسێک تێک دەچێت یاخودنا. بیرمەندانیش دەربارەی خیانەت قسەی زۆر جوانیان کردو. یەک لەم قسانەی کە هەیە الخیانەت تغفر ولا تنسى. خیانەت ئەوەندە گەورەیە لە کۆمەلگادا لەوانەیە چاوپۆشی لێ بکرێ بەڵام قەت بیر ناچێتەوە. کەسێک ڕەوتێک حیزبێک کەسایەتیەک خیانەتێکی کردووە ئەم خیانەتە بیر ناچێتەوە. تاوانێکی ئەوەندە گەورەیە. أخشى ما أخشاه أن تصبح الخيانة وجهة نظر. یەکێشتر لە بیرمەندان دەفەرمێت خراپ لە هەموو شتێک زیاتر کە لێ ترسم ئەوەیە ڕۆژگارێک بێ خیانەت بە خیانەت ناوی نەهێنرێت بەڵکو بوترێ ئەمەش ڕاو بۆ چوونی ئێمەیە فەرقی چێت تۆ ئەوای دەبینی ئێمەش ئاوای دەبینین. خیانەت ببێتە ڕێگەیەک لە ڕێگاکانی کە مرۆڤ ئاساییە لەسەری بڕوە. یەکێکتر لە بیرمەندان دەفەرمێ الخيانة هي جريمة التي يدفع ثمنها من لم يقترفها. خيانة أولا تاوانا جرمێکی گەورەیە تەنها ئەو کەسەی کە کردوویەتی بازەکەی نادا. لەوایە کۆمەڵگایەک بازی خیانەتێک بکە مرۆڤێک کردوویەتی و بەڵام کۆمەڵگاکەی خستۆتە ناڕەحەتی و سەرسەختی و دەردەسەریەوە. دەقەکانی قورئان دەربارەی خیانەت ئەوەندە زۆرن و لە فەرموودەیە ئەوەندە زۆرە لە وتارێکا جێگەی نابێتەوە. بەڵام هەندێکیان باز دەکەم من. یەک لەو ئاەتانی کە لە قورئانە خوا باسی کردووە وەصفی جوولەکە بەوە دەکات کە صیفاتیان خیانەتکردنە. کەواتای مرۆڤ بزانای موسڵمان کە تۆ هەموو جومعەیەک لە جومعە و جەماعەتی و نوێژەکانت بە جەماعەت دەکەیت. خیانەتکردن صیفاتی ئینسانی موسڵمان نییە. خوا پەنامان بدەلێ. ولا تزال تطلع على خائنة منهم إلا قليلا منهم. خيانة خو خصلتي جولك كان إلا كميشان نبت. ويكيك لصفات منافقين جولك خيانة كارن منافق خيانة كارا. بيغمبري خو عليه الصلاة والسلام لفرمودها فرمويتي شوار خصلتها كلا هركسي كابت أو منافق يشي طواوا. ئەگەر یەک خەسڵەتێکی تێدا بێ ئەوە خەسڵەتێکی نیفاقی تێدا تاوازی لێهێنێت. یەک لەوانە ئیدە ئوتومینە خانە کاتێک کە ئەمانەتێکی خرایە سەرشان خیانەتی تیا بکات. ئەمانەتێک هەر ئەمانەتێک بێ لە ئەوانەتانەی کە لە باسم کردن لە وتارەکە. خیانەت یەکێکە لەم خەسڵەتانەی کە خوا ئەو مرۆڤەی خۆش ناوێت لێرە بەدووە. إن الله لا يحب الخائنين. خائینی خۆش ناوێت. خیانەت یەک لەم صیفەتانەیە کە خوای تەعالا لەگەڵ کوفر و تاوانە هێناونی لە قورئانە. لە ئاەتێکە دەفەرمێت إن الله لا يحب كل خوان كفور. خوا چی خۆش ناوێت؟ کافری خۆش ناوێت بەڵام پێش کافر خیانەتکاری خۆش ناوێت. لە ئاەتی تریشە دەفەرمێت گوناهبارە و تاوانبارم خۆش ناوێت بەڵام پێش تاوانبارەکان خائینەکانن. إن الله لا يحب من كان خوانا أثيما. ئێمە لە کوفر و تاوان زۆرە درسین خوا خۆشی ناون بەڵام لە قورئانە خیانەتکار پێشم دوانە هاتووە کە خوا خۆشی ناون. خیانەتکار
لە یەکێک لە ئاەتەکانی ترا خوای تەعالا دەفەرمێ هیدایەتی خیانەتکار نادەین. خێر و خۆشی لە خۆت نابینیت ئەی مرۆڤ، ئەوەی کە خیانەت دەکا خەسڵەتێتی. إن الله لا يهدي كيد الخائنين. لحديث الشاب پیغمبر صلى الله عليه وسلم فرمى ما من عبد يسترعيه الله رعية يموت ثم يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. هرقسك خواهي قورا أرشي ملتك قومك قلك هوزك يعني تنكسيكي بيبس بيريتو كبر برسيان بيتو أو قوريان بيتو خيانتيان ليبكات إلا خواهي تعالى روجي قيامت أقريدو بحجلو كسا حرام دكات. أو أن دكاري دا صلاة دار سخته كاتك كتو أمانة نباراز أمانة ملتك خواهي قورا بحجلتو حرام دكات. بله ولا حديث شاهاتوك أو كسيك خيانة كارا قابلي أولية كبشاهد حساب بكرد. وبيغمبري إخوة عليه الصلاة والسلام كان يرد شهادة الخائن والخائنة. خيانة كار بشاهد قبولني لشريعته هيت كاتك. ولا حديث الشاك حديث قدسية بيغمبر صلى الله عليه وسلم فرمي خوي تعالى فرميتي ثلاثة أنا خصمهم يوم القيامة. سيكس من دجايتي عندك روج القيامة من برانبريان لو اسموه يقلوانا أو كسي كبناوي خوا كارك دكاتو خوا دكاتو شاهد بسر إيشكي وكا أوا بويام كاتو دوايش بلينا كدش كانت همو موظفك هر لبتوكترين موظفة هتاوكو دا صلاة داري قوري ولاد وعدو بليني داوا أمرو جيتوتا بوستكيو منصبكي ورقتو وعدي داوا كخيانة دكات وبليني بخوا داوا دي خواي تعالى لحديث قدسي هذا فرمي روجي قيامة من خصمي وكسب ايوا خمتان نبي اي خلشينا مالن ظلم مان لكراوا لبري هموان تان من دجاهاتي ديك موكسا كذا صلاتي شي قرتو دست وعدو بليني شي بدست وقرتو كبيبي قال بيجي نتيجي خوي بلام خيانتي تلابكات. اقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه. مسلمانان خيانة أو ندق يزون لآيني بيروزي إسلاما خوي تعالى ريقي نداوة لكاتي جنگيشا مسلمان پنا بو خيانة ببات بو سركوتن بسدج من كانيا بو يكاتك كعهد بلين لقل أي مسلمانان بقشتي كوعد بلين تان لقل جروبيشي كافر كان هي كبلين تان داو بيكتري كجنگ بوسته لسر شتيك ريكوتن بو تان نية بدزيوا بتن وعدك هل بوشن بو أوي ظالم بسر كافر كانا بلكو دبي بأشكرا بيان بلن أجر خيانتشتان لوان بيني دبي بأشكرا بيان بلن أما وعدك كمان كوتاي هاد ليرة بدوا هرشي كرمان بو برانبر إيوا أقدار بن إما قومي شي خيانة كارنين لكاتي جنگا جائزنيا. خوي تعالى دا فرمي وإما تخافن من عدو خيانة فانبذ إليهم على سواء إن الله لا يحب الخائنين. هركاتك بينيتان دشمن خيانتي لي وكرت بلينكاني هلوشان بدزيوا خريجي بيلانجيرية برانبرتان ايوه نابي بلين طوائش هلي وشان دوي مشبه بدزيوا كاري خوم كي نخير فانبذ إليهم على سواء بأشكرا بيان رابقين كبلينا كمان كوتاي هاد ألير بدوا إمش دكوين زنگ برانبرتان بمجوريه بويا بيغمبري خواش عليه الصلاة والسلام دفرمي ولا تخن من خانك. خيانت لكسك نابي بكي كخيانتي لكردويت تو كاتك زاني كسك ظلم ليك نابي بلي منيش اسم ظلمي ليك موا كسك دا صلاة داري ولاد خيانت دكات خرابي برانبرتيا بيش اوي باسي تو بكم اي مسلمان كبود نية توش خيانت كيتو دزيب كيت باسي دا صلاة دار كم كرت بو اوي بهڵەتێ نەگەی بڵێ مامۆستا وتارەکەی بۆ ئەوەیە پشتیوانی لە دەسەڵات دارکات پارەی موچە لە تۆ دەبڕێ بۆ نییە دزی لە کارەبا بکەیت بۆ نییە دزی لە ئاو بکەیت. پێغەمبەر وا دەفەرمێت ولا تخن من خانك. خیانەت لە کەسێک مەکە کە خیانەتی لێ کرد داوای حەقەکەی خۆت بکە بەڵام خیانەتکردن ڕێگەی ئەهلی ئیسلام و مسلمانان نییە بەهیچ شێوەیەک. بەڵێ خیانەتکردن جائز نییە نە لە جەنگە وندجي أو كسش كخيانتي لكرديت بلكو بأشكرا داوي حقيقة دكيتو بلام رقي خيانة ناقري تبر بلي بخوا بخيانة وفين لبي منيج ناتو أنا حقيقي خومر بقرمو نابت.
ڕێگە شێوازەکانی خیانەت زۆرن ئەمڕۆ لە کۆمەڵگادا کە بەدی دەکرێت مسلمانان. یەک لەوانە وە گەورەترین خیانەت ئەوەیە کە بەناوی دینەوە لە خەڵکی بکرێت، یاخود بەڵێنێکت بەخوای خۆت داوە بەڵێنەکەت نایەنێجێ. خوای تعالی لە قورئانە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم. خیانەت لە خوا و پێغەمبەری خوا مەکەن، بەناوی دینەوە شتێک مەکەن، خەڵک بخەڵەتێنن. ئەم ئاەتە مسلمانان بەگشتی دەگرێتەوە و بە تایبەتیش بانکخواز و مامۆستای ئاینی و دەسەڵاتداران کە ئەرچی جێبەجێکردنی شریعەتی ئیسلامیان هەیە لەناو کۆمەڵگادا هەمویان دەگرێتەوە. کاتێک کە خیانەت لە خەڵکی دەکەیت کە ناهێڵی دینەکەی بەرقەرار بێ، چاواشەی خەڵک دەکەی لە دینەکەیە، دین لە خەڵکە شاریتەوە، هەم ئەوە گەورەترین خیانەتکار ئەو سنفانن. دوای ئەوان خیانەتێک کە لە نیشتیمان بەگشتی بکرێت، خیانەتێک لە گشت میلەتێکی تاوانێکی زۆر گەورەیە. ئەوانەی کە دەست پەیوەندی ژێربەژێر و خراپەیان لەگەڵ وڵاتانی دراوسێ و دژمنانی میلەتەکەی تۆ هەیە، خیانەتێکی زۆر گەورەیە. خیانەت الأوطانەوە خیانەی عوڤمایە، هەر لە میثاق و بەڵێنە نێو دەوڵەتەکانیشە. خیانەتێک ترەوەیە تۆ شتی خراپ بینیتە ناو کۆمەڵگا، ئەوانەی کە مخدرات تیجارەتی پێوە دەکەن، بڵاوی دەکەنەوە، بەدزیەوە لە وڵاتانی تر دەهێنە ناو کۆمەڵگەی مسلمانان، گەورەترین خیانەتە. دوای خیانەتی یەکەم کە خیانەتی دینە، چکە تۆ کۆمەڵگایەک وێران دەکەیت. ئەوانەی کە بازرگانن شتی خراپ دەهێنن بۆ کۆمەڵگایەک بەگشتی بڵاوی دەکەنەوە، شتی بێکەڵک، هەموو ئەوانە خیانەتی زۆر گەورن. یەکێشتر لەم خیانەتانە ئەوەیە کە خەڵک لە بینی یەکتریدا کە شەراکەتی هەیە خیانەت لە یەکتری بکات، دوو شەریکن بە یەکەوە هەتاوەکو بە پاچی بن. پێغەمبەری خوا لە حەدیثێکی قودسیە دەفەرمێ خوا فەرموویەتی ئەنە ثالث الشەریکەینی، من سێمی دوو شەریکێکم کە ئەمین و دەستپاکن لەگەڵ یەکتری، فێڵ لە یەکتری ناکەن. بەڵام کاتێک کە غەش و فێڵیان لە یەکتری کرد بە دزیەوە، ئەوە من لێی دەچمە دەرەوە، خوای تەعالە دەفەرمێ شەیطان دێتە نێوانیانەوە، شەیطان دێت. یەکێکی تر لە خیانەتە گەورەکان خیانەتی خاوەن پیشەکانە بە هەموویانەوە، ئەوەی لە ڕێگەی خوێندەواریەوە پیشەی بەدەستێناوە، ئەویشی لە ڕێگەی عەرەقی نێوساوانی خۆیەوە فێری پیشەیەک بووە، هەر لە دکتۆرێکەوە و مامۆستا و مهندیسێکەوە و مۆڵەفێکەوە بیگرە هەتاوەکو دارتاش و نەجار و ئاسنگەر و وەستایەکی گەچ و لبغ و ئەوانە کە خیانەت دەکات لە خەڵکی و خەڵکیش پێی نازانێت، خەڵک سیقەی لەسەرێتی بە پیشەکەی و بەڵام فێڵ لە خەڵکی دەکات. خیانەتێکی زۆر گەورەیە. خیانەتێشتر ئەوەیە کە ئەوانەی کە دەسەڵاتیان لەبەردەستایە خەڵکێک بکەنە کار بەدەست کە شایستە نییە، ئەوەش خیانەتێکە لە کۆمەڵگا دەکرێت. پێغەمبەری خوا دەفەرمێت ئیذا ضیعت الأمانة فانتظر الساعة، کاتێک ئەمانەت بەزایەت و ئەی خەڵکینە چاوەڕێی ڕۆژی قیامەت بکەن. فەرموویانەی پێغەمبەری خوا بەزایەتچوونی ئەمانەت مەبەستت پێی چییە؟ فەرمووی ئیذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة، هەر کاتێک کار و ئەرکەکان پۆستەکان درایە کەسانێک کە شایستەی نین، ئینجا لەبەر ئەوەی لە حیزبی خۆیەتی خزمی خۆیەتی ڕەشوەی وەرگرتووە ڕێگەیەک لە ڕێگەکان مەسلحەتی لەگەڵیا هەیە، ئەو کاتە چاوەڕێەوە بکە گەورەترین خیانەتە دەکرێت لە کۆمەڵگا. یەکێکی تر لە خیانەتەکان خیانەتی ماڵ، خەڵک ماڵێکی لە لای تۆ داناوە، وەکو پێویست نەیپارێزیت، فێڵی لێ بکەیت، بەزایی بدەیت لە هەر یەکێک لەم ڕێگانەی کە هەیە. یەکێشتر لە خیانەتەکان سڕ و نهێنیەک کە لە لاتە ئاشکرای بکەیت، ئەمە شەر خیانەتە. مسلمانێک ڕەفیقێکت شتێکی لەلا باس کردویت و فەرمووشێتی ئەمانەت بێت، تۆ بچی ئەم سڕە ئاشکرا بکەیت، ئەوە خیانەتێکی زۆر گەورەت کردووە. ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ ئین من الخیانة أن تحدث بسر أخيك، ئەویش جۆرێکی خیانەتە کە تۆ سڕ و نهێنی براکەت ئاشکرا بکەیت، تۆی بە دڵسۆزی خۆی زانیوە ببیتە سەبەبی ئابڕوچوونی ئەو کەسە. خیانەتێکی تر لە بینی ژن و مێردا، هەر کاتێک لە ناو خێزانە خیانەت بەدیکرا دەستپاچی نەبوو لە بینی ژن و مێردەکەیە و ماڵی یەکتریان بە حەڵاڵی و بە حەرامی خوارد و پاچی نەبوو لە مامەڵە لە بینیانە، بۆ بەرەکەت لەو ماڵەیان نامێنێ، مش زۆرێکی خیانەتە کە دەکرێت. أنس دەفەرمێ إذا كانت في البيت خيانة ذهبت منه البركة، هەر کاتێک لە ناو خێزانێکە ماڵێکە خیانەت بەدی کرا،
ئافرەتەکە کە زانی پیاوەکەی ئاگای لێ نییە پارەکەی تەخشان و پەخشان کردو لە شاردیەوە ئەوە چاوەڕی ئەوە مەکەکە ئەم ماڵە بەرەکەتی تێکەوێت بۆ پێغەمبەری خوش عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێت ئینسان بە تایبەتی خێزانەکان دەبێت لە هەموو ڕێگا و شێوازێکی خیانەت دوورکەونەوە نە خیانەت بکەن نە تۆمەتی خیانەتیش بدەنە پاڵ یەکتری بۆیە جائیز نییە پیاو لە ناکاو بەبێ لە دەرگادان و بەبێ مەوعید بێتەوە ماڵەکەی خۆشی بۆیە لە حەدیثا دەفەرمێت نهى رسول الله صلى الله عليه وسلم أن يطرق الرجل أهله ليلا يتخونهم أو يلتمس عثراتهم پیغمبر صلى الله عليه وسلم نهي کردووە لە ناکاو خۆ بە ماڵەکەیتەوە لە بێ مەوعید بە شەوێکی درەنگ کاڵە ئەم شەو من نایەمە و لە ناکاو بێتەوە بەڵێ ئینسان دەبێت پارێزگاری لە ماڵ و مناڵەکەی خۆی بکە تووشی هەڵە و تاوان نەبن بەڵام نابێ ببێتە خەسڵەتێک تۆ بە دوای کەم و کوڕی یەکتری بگەڕیت بەبێ لە دەرگەدان بەبێ مەوعید بیتەوە ماڵەوە خیانەتێش تریش لە خیانەتەکان کە باسم کردەوە و پێویست ناکە دووبارەی کەمەوە خیانەتی دەسەڵاتدارە لە ڕەعیەتەکەی خۆی دەسەڵاتدار لە ڕەعیەتەکەی خۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر قەوم هەر کەسێک مەسئولیەتی میلەتێک قەومێک کەسانێکی لەسەر شان بێت و خیانەتیان لێ بکە ئللا خوای تەعالا لە ئاگری دۆزەخ جێگەی دەبێتەوە لە بەهەشت بێبەشی دەکات و حرامی دەکات لێی یا ربی خوا لێت دەپاڕێمەوە بە ئیسمی عەظەمت ناو و سیفەتە بەرز و پیرۆزەکانت وامان لێ بکەی کە ئەمیندار بین یا ربی خوا خەسڵەتی خیانەت لە ناخی خۆمان و کۆمەلگاکەمان بە دوور بگریت یا ربی خوا وامان لێ بکەی کۆمەلگایەکی پاک و دەستپاک و خاوێن بین دوور بین لە هەموو جۆرە خەسڵەتێکی خراپی غش و خیانەت و فێڵ و تەڵەکە لە یەکتری خوای تەعالا عاقبەتی هەمووانمان بەخێر بژێڕیت شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین خوای تەعالا شیفای عاجل بۆ هەموو نەخۆشێک بنێری بە تایبەت ئەوانەی کە پێویستیان بە ئێمە و ئێمە دوعایان بۆ بکەین خوای تەعالا بە ڕەحمی خۆت یا رب العالمین شیفای عاجلیان بۆ بنێریت خوای تەعالا قەرزی قەرزارمان بۆ بیتەوە هەر مسلمانێک غەمبارە دڵی خۆشکەیت دوورە دەستی هەیە بە یەکتریان شایەتکەیتەوە مناڵیان نییە خوایە مناڵی ساڵحیان پێ بەخشیت هەر مسلمانێک کێشە و گرفتی خێزانی و کۆمەڵایەتی هەیە خوایە ئاشتەوایی بخەیە نێوانیانەوە خوای تەعالا چی خێر و خۆشی هەیە بۆ وڵات و میلەتەمانی بنێریت و بەردەوامی کەیت لە بەڵاو مصیبەت و ئاشوبیش بە دوورمان بگریت وصلى الله وسلم على نبينا محمد